سەردەمێک بوو پەکەکە لە شاخێک دەگەڕا بۆ ئەوەی لەوێەوە چالاکیە سەربازیەکانی لە دژی تورکیا ڕێک بخات. بەڵام لە ئێستادا زۆربەی زنجیرە شاخەکانی نێوان سنوورەکانی هەرێم و تورکیا و هەرێم و ئێران لەژێر کۆنتڕۆڵی ئەودان. هەر لە سەرەتای هەشتاکانەوە لە قۆناغی ئامادەکاری پەکەکە بۆ دەستپێکردنی شەڕی چەکداری ناوچە سنووریەکانی نێوان باشوور و باکووری کوردستان گرنگیەکی استراتیژیان بۆ پەکەکە هەبوو. بەڵام ئەو ناوچانە لەو کاتەدا لەژێر کۆنتڕۆڵی پارتی دیموکراتی کوردستاندا بوون. لە کۆتایی ساڵی 1970دا مەسعود بارزانی و عەبدوڵڵا ئۆجالان لە سووریا کۆبوونەوە و ڕێککەوتن لەسەرەوەی پەکەکە لە ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی پارتی بنکە و بارگای سەربازی بکاتەوە. دوای ئەو ڕێککەوتنەی نێوان بارزانی و ئۆجالان لە ساڵی 1982دا یەکەم قۆناغی هاتنی گەریلاکانی پەکەکە بۆ ناو باشووری کوردستان بە فەرماندەیی دۆران کاڵکان دەستی پێکرد و تا ساڵی 1984 چەندین گروپ لە گەریلاکانی پەکەکە لە ناوچەکانی خواکوورک و لۆلان و خنێرە جێگیر بوون. دوای دەستپێکردنی شەڕی چاکداری پەکەکە لە ساڵی 1984دا سوپای تورکیا هێرشەکانی بۆ سەر بارەگاکانی پەکەکە دەست پێکرد. لەو هێرشانەدا چەندین جار بارەگاکانی پارتیش بردومان کران. ڕۆژی 15 ئابی 1986 نزیکەی 100 پێشمەرگەی پارتی و هاوڵاتی مەدەنی لە بردومانەکانی تورکیادا شەهید بوون. 2 مانگ دوای ئەو ڕووداوە پارتی ڕێککەوتنەکەی لەگەڵ پەکەکە هەڵوەشاندەوە و بارزانی ڕایگەیاند بەهۆی ئەو ڕووداوانەوە ئاستەمە پەکەکە بتوانێت لە ناوچەکانی ژێردەسەڵاتی ئەواندا بمێنێتەوە. هەرچەندە پارتی داوای لە پەکەکە کردبوو ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی ئەوان چۆڵ بکات، بەڵام پەکەکە لە سێگۆشەی سنووری نێوان تورکیا و ئێران و عێراق شوێن پێی خۆی قایمتر کرد. قۆناغی دووەمی هاتنی پەکەکە بۆ دوای کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال دەگەڕێتەوە. سوپای عێراق لە ساڵی 1980دا زۆربەی ناوچەکانی ژێردەسەڵاتی پێشمەرگەی کۆنتڕۆڵ کردەوە. ئەوەش بۆشاییەکی بۆ پەکەکە دروست کردبوو توانی لە هەندێک لەو شوێنانەی پێشتر پێشمەرگەی لێبوون بنکە و بارەگا بکاتەوە. قۆناغی سێمی هاتنی پەکەکە بۆ دوای هێرشی عێراق بۆ سەر کوێیت دەگەڕێتەوە. لالایەکەوە حکوومەتی عێراق زۆربەی سوپاکەی بۆ باشووری عێراق کشاندەوە و لالایەکی دیکەشەوە یەکێتی و پارتیژ ئەو هێزەی پێشتریان نەمابوو کە ئەو بۆشاییە پڕکەنەوە. هەر بۆیە پەکەکە توانی لەم قۆناغەشدا شوێن پێی خۆی زیاتر قایم بکات. ئەو ڕووداوە ئەوەندە بۆ پەکەکە دەرفەتێکی زێڕین بوو کە عەبدوڵڵا ئۆجالان بڕیاریدا کۆنگرەی چوارەمی پەکەکە لە ناوچەی هەفتانین لە نزیک ئامێدی ببەسرێت. هەرچەندە ئۆجالان خۆی نەیتوانی لە کۆنگرەکەدا بەشدار بێت. قۆناغی چوارەم بۆ دوای ڕاپەڕین دەگەڕێتەوە. ماوەیەکی کورد دوای ڕاپەڕین پەکەکە لە هەرێمی کوردستان حزبێکی بە ناوی پارتی ئازادی کوردستان پاک دامەزراند. پاک ساڵی 1995 هەڵوەشێنرایەوە و حزبێکی دیکە بە ناوی یەکێتی نەتەوەیی دیموکراتی دامەزرا. جگەلەوەش پەکەکە چەندین ناوەند و دامەزراوەی دیکەی کردەوە، لەوانە ناوەندی کللتوری میزۆپۆتامیا و ڕۆژنامەی وڵات و کۆمەڵەی مانگی سووری کوردستانی دامەزران. دوایەوەی 4 ئۆکتۆبەری 1992 پارتی وەکێتی هێرشیان کردە سەر پەکەکە، هێزێکی پەکەکە بە سەرۆکایەتی عوسمان ئۆجالان ئامادە نەبوو شەڕی یەکێتی و پارتی بکات. هەر بۆیە لەلایەنەوە دوو حیزبەوە یارمەتی ئەو هێزەدرا لە ناوچەی زەڵەیە لە نزیک قەڵاتزێ جێگیر بکرێن. ئەوەش هەنگاوێک بوو بۆ ئەوەی پەکەکە لە قەندیل نزیک بێتەوە. لە گەرمەی شەڕی ناوخۆدا پەکەکە یارمەتی یەکێتی دەدا. لەم چوارچێوەیەدا گەریلاکانی پەکەکە لە ساڵی 1995دا لە گروپی بچووک هاتنە قەندیل. بەڵام ساڵی 1997 پەکەکە بە فەرمی و بەهێزێکی گەورەترەوە لە ناوچەی قەڵاتۆکانی قەندیل جێگیر بوو. ساڵی 2000ش لە چوارچێوەی شەڕی یەکێتی و پەکەکەدا پەکەکە بە تەواوی قەندیلی کۆنتڕۆڵ کرد و دواتر قەندیلی وەک هەرێمی پاراستنی میدیا ڕاگەیاند. دوایین قۆناغیش بۆ ساڵی 2014 و کاتی هێرشی داعش بۆ سەر هەرێم دەگەڕێتەوە. کاتیایدا پەکەکە هێزە ڕەوانەی شنگال و کەرکووک کرد و ئەو هێزانش تا ئێستا لەو ناوچانەدا مەونەتەوە. لە یەکەم ڕۆژەوە کە پەکەکە بە چەند گروپی بچووکی گەریلاوە هاتە باشووری کوردستان، تا ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ شوێن پێی خۆی قایمتر کردووە. هەر بۆیە لە ئێستاشدا پرسیارەوەیە ئایبوونی پەکەکە لە شنگال و کەرکووک هەر لە چوارچێوەی ئەو شوێن پێ قایمکردنەدا دەمێنێتەوە یاخود دەکشێتەوە بۆ شوێنەکانی بەر لە ساڵی 2014.